بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان بەیانامەی گۆڕای گشتی و کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕێزان دای بەڕێستان ڕوونە کە ماوەی بانگیەکە ناوی ئەو 500 کەسە بڵاو کراوەتەوە کە بە شێوەی گرێبەست بۆ فەرمانگەکانی پارێزگای هەڵەبجە دیاریکراون هەموو ئەو کەسانی کە ناویان گەڕاوەتەوە و لەو لیستەدا ناویان هەیە لە قەلەقی و لە ڕاکێکی گەورەدان و تا ئێستا ڕێکارە ئیداریەکانیان بۆ دەستبەکاربوون و پەیوەندیکردن بە فەرمانگەکان تەواو نەبووە. بەپێی زانیاریەکان کارەکانی ئێمە لە ئەنجومەنی ڕاژە تەواو بووە سەرجەمی کارمەندی پێویست لەو ڕێژەی بۆ فەرمانگەکان دیاریکراوە ئامادەیان کردووە تاوەکو بە بەریت بنێرێتەوە بۆ ئیداری پارێزگای هەڵەبجە. بەڵام بەداخەوە درەنگ گەڕانەوەی ناوەکان ئێمەی 500 کەس لە گرێبەستەکانی نیگەران کردووە. لێرەوە سەرنجتان بۆ ئەم سێ داواکاری لای خوارەوە ڕادەکێشین و داواکارین لە ئیداری پارێزگا بە زووترین کات وەڵامم بدەنەوە. یەکەم دەست بەجێ گەڕانەوەی نووسراوی ئەنجومەنی ڕاژە بۆ پارێزگای هەڵەبجە کە تایبەتە بە دیاریکردنی شوێنی کاری دامەزراوان لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای هەڵەبجە. دووەم ئامادەکردنی نووسراوێک لە پارێزگای هەڵەبجە بۆ وەزارەتی دارایی بە مەبەستی دڵیانکردنەوەی دامەزراوان لە هەبوون یان نەبوونی کاریگەری بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و گشتاندنەکانی وەزارەتی دارایی لەسەر بەستنی موچە و شایستەدارایەکانی دامەزراوانی گرێبەست. سێهەم لابردنی ناوی دامەزراوانی پێشوو بەپێی زانیاریەکان کە ژمارەیان 55 کەسە لە لیستی دامەزراواندا و پڕکردنەوەی شوێنەکانیان بە کاندیدانی دانەمەزراو. لە کۆتاییدا ئەگەر لە ماوەی زەمەنی کووردا زوو بەدەم بانگەواز و داواکاریەکانمان نەیەن ڕێگەی مەدەنی تر دەگرینە بەر دامەزراوانی 500 کەس لە پارێزگای هەڵەبجە